ئێستاش گفتوگۆی بابەتی تەوەری یەکەم بە سوپاسەوە لە شاری کەرکووک لەگەڵ میوانەکەمەکەم. بازگەکانی کەرکووک گرفت بۆ بازرگانان دروست دەکەن، ئەمەش کێشە و ئاڵۆزی لێکەوتۆتەوە و نیگەرانی لەلایەن بازرگانەکان دروست بووە. بە سوپاسەوە لە شاری کەرکووک و دکتۆر عومەر مامۆجێگری سەرۆکی ژووری بازرگانی کەرکووکم لەگەڵایە. دکتۆر عومەر، بەیانیت باش، سپاس کاتی خۆت بە ئێمە بەخشی. سەرەتا پرسم کێشەکە گەیشتووە بەکوێ؟ دوایین پێشات دوایین زانیاری لەو بارەوە. بەڵێ ئەم کاتتان باش، ئەم کاتەی بینەرانی کورسات نیوز باش، هیوادارم هەموو لایەکمان لە ساق و تەندروست بین و ئەم چاوپێکەوتنەمان ببێتە چاوپێکەوتنێک بە سوودی بینەرانی بەڕێز بێت. ڕاستی کێشەکە ئەوەیە کە ئەم کێشەیە ڕیشەیەکی دوور و درێژی هەیە لەم بابەتەیە، ئەوش ئەوەیە کە پێناسەیەکی گومرگی یەکگرتو نییە لە نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی ناوەنددا. ئەمە بۆتە کێشەیەکی گەورە، بەڵام ئێمە هیوادار بوون لە ماوەی ڕابردوودا کە حکوومەتی عێراق کەوتە ژێر فشاری ئەمریکاوە کە توانری بەهۆی مەنەسەی ئەلکترۆنیەوە هاوردەکردنی هەموو بازرگانیەک بکرێت لە عێراقدا. ئەم مەنەسە ئەلکترۆنیە بێتە وەسیقەیەکی باش بۆ ئەوەی هەتا پێناسە گومرگیەکە دروست دەبێت کە هەر هاوردەکارێک کە هەر بازرگانێک لە هەر بڵێن دەواازەیەکە هاوردە بکرێت، ئەو بێت بە حەلکردنی کێشەکان. بەڵام بەداخەوە تا ئێستا ئەو کێشەیە هەر ماوە و چارەسەر نەکراوە. بەڵام ئێمە وەک ژووری بازرگانی کەرکووک بەڕاستی ئەم کێشەیە بە کێشەی هەموو بازرگانەکانی چه هەرێم بێت چ کەرکووک بێت، چونکە هەموو ژوورە بازرگانیەکانی عێراق سەر بە یەکێتی ژوورە بازرگانەکانی عێراقن، هەمووشیان ئەندامن تێیدا. ئەم کێشەیە بە کێشەی ژوورە بازرگانی کەرکووکیشدا دەدەین. بۆیە هەر دوێنێ لە کۆبوونەوەی ژووری بازرگانی کەرکووکدا لیژنەیەکمان پێکهێناوە کە سەردانی لایەنە پەیوەندیدارەکان بکەین لە ئەنجومەنی پارێزگار، هەروەها ئاسایشی کەرکووک، هەروەها گومرگی کەرکووک. بۆی بەڕاستی ئێمە دەزانین یعنی عێراق وڵاتێکی هاوردەکارە بە ڕێژەیەکی بەرز. کاتێک کە تۆ ڕێگری دەکەی لە بڵێن جوڵەی بازرگانیەکی ئازاد بە تایبەتی خۆراک و داودەرمان، قاعدەی خواست و خستنە ڕوو تێک دەچێت. واتە خواست زیاد هەر کەمبوونەوەیەکی هەر مادەیەکی لە بازاردا خواست زیادی کرد دەبێتە بەرزبوونەوەی نرخ، کە بۆ بەرزبوونەوەی نرخ بێگومان هاوڵاتی باجەکەی دەدات. بۆیە هیوادارین لەمە دووە کە ئێستا لە هەرێمی کوردستان حکوومەتێکی هەڵبژێردرا و دروست دەبێت و حکوومەتی داهاتووی عێراقیش کە هەڵبژاردین پێوە گومان لە ساڵی داهاتووە دروست دەبێت، ئەم کێشەیە چارەسەر بکرێت. عێراق ئەوەی کە ئێستا هەیە بە پێی ئەحسایی دوای ئەحسایی کە کراوە و ئەلانی نەتایجەکان کراوە کە تەفاسیلەکەی نەکراوە، بەڵام ژمارەی دانیشتوانی عێراق سەرووی 45 ملیۆنە کە 45 ملیۆن بوو. عێراق ئەگەر لە ڕووی ئابوووریەکەەوە ئێستەلێکی بدەینەوە مانگانە لە داهاتەکەی نزیکەی ملیارە دۆلار کەمی کردووە. ئەوش بە دوو هۆکار، هۆکارێکی ئەوەیە کە نرخی نەوت لە بازارەکانی جیهاندا کە داهاتی سەرەکی عێراق لە ڕووی نەوتەوەیە، ئەمە یەکێ لە داهاتەکانێکی کێشەیەک بۆ عێراق دروست کرد، داهاتی کەمەوە کردو. هەروەها ساڵی زیاتریشە کە نەوتی هەرێم هەناردە ناکرێت، ئەمیش نزیکی 500 بڵێن ملیۆن دۆلار بڵێن داهاتی عێراقی کەمە کردووە، کە ئەو مانگانەی عێراق بۆ 45 ملیۆن بڵێن هاو نیشتیمانی عێراقی کە داهاتەکەی کە ملیارە کەمی کردووە بێگومان تەسیرات زۆر هەیە. بۆیە هیوادارین عێراق بە ڕوئیا و استراتیجیەکی تازەوە بچێتە سەر ئەم بابەتە، چونکە بەڕاستی سەرمایەدار کە بازرگانە بابەشە لە بازرگانیەکەی و سەرمایەکەی تەنها بۆ هاوردەکردن نەبێتن، بەڵکو بەشێکی بەڵژیان. ببوورە دکتۆر، بەپێی زانیاریەکان ئەڵەن بە دیاریکراوی گرفت و ئاستەنگ بۆ بازرگانە کوردەکان دروست بووە لە شاری کەرکووک. بۆ چوتان لەو بارەیەوە یاخۆ چ زانیاریەکتان لایە؟ بەڵێ نەخێر مەوزوعەکە بابەتی کورد و بازرگان نییە، بابەتەکە هاوردەکردنی بۆ نمونە بابەتەکە هاوردەکردنی هەموو مادە بازرگانیەکانە لە هەرێمەوە بۆ کەرکووک. ئەویش بە حجەی ئەوەی کەوا تعریفە گومرگیەکان جیاوازن.
هەروە ئەو یاسایی ئەوەی تریش کە ڕێگری لە عێراق کردووە بەڕاستی ئێمە وەکوتم هیوادار بوون ئەو مەنەسا ئەلەکترۆنیی کە کرابووە عێراق بۆ هەموو دەواازەکان ببێتە وەسیقەیەک ئیتر ڕێگری نەکرێت لە هاوردەکانی هاتوچۆی بازرگانی بەڵام بەداخەوە تا ئێستاکانە ئەم کێشەیە هەرماوە بەڵام ئێمە لە چەند ڕۆژی داهاتوودا بەڵێن دەدەین کە وەکو ژووری بازرگانی کەرکووک بە داداچوون بۆ ئەم بابەتە بەجددی دەکەین و لە داهاتوێکی نزیکدا بەڕاستیەکەی لەگەڵ ئەنجومەنی پارێزگای کەرکووک و پارێزگاری کەرکووک و لایەنە پەیوەنددارەکان بگەینە سیغەیەک بە تایبەتی لە چەند ڕۆژی لە چەند مانگیدا هاتوودا ئێمە بەڵێ باسی پارێزگار و ئەنجومەنی پارێزگارت کرد واتە ئەم گرفتە لە کێکەوە ئەنجومەنی پارێزگاتان ئاگدار کردوتەوە یاخود پارێزگاری کەرکووکتان ئاگادار کردوتەوە سەبارەت بەم قەیرانی کە سەری هەڵداوە؟ بەڵێ بێگومان ئێمە تقریبان لە نزیکەی 15 ڕۆژ پێش ئێستا نووسراوی ڕسمیمان کردووە بۆ ئەنجومەنی پارێزگای کەرکووک بۆ پارێزگار و هەر دوێنێک بە خۆشحاڵیەوە چەند بازرگانێک لە ژووری بازرگانی بوون ئێمە ئیتیساڵمان کرد لەگەڵ بڵێن یاریدەری پارێزگاری کەرکووک سجیهاد خەڵکمان ناردە لای ئەوش لەگەڵ لایەنە پەیوەنددارەکان کۆبوونەوەیکی کردووە و لە هەفتەی داهاتوودا سەردای هەفتەی داهاتوو تا ئێمە وەکو ژووری بازرگانی کەرکووک لیژنەیەکمان پێکهێناوە سەردانی لایەنە پەیوەنددارەکان دەکەن و بە شێوەیەکی ڕسمی بازرگانە بەڕێزەکان و هەروە بازرگان ئاگادار دەکەین لە بابەتی لەم کێشەیە. بەڵێ دکتۆر ئەو لیژنەی کە باست کرد ئەو لیژنە هاوبەشە کە دروست ئەکرێت جگە لە سەردانی لایەنە پەیوەندیدارەکان لە ناو کەرکووک سەردانی بەغاژەکات لەگەڵ چیاکۆ بێتەوە لە بەغا؟ بەڵێ بێگومان ئێمە هەموو ژوورە بازرگانیەکانی عێراق بە هەرێمی کوردستانیشتەوە هەموومان سەر بە یەکێتی ژوورە ئیتحاد غرف التجاری العراقیین ئێمە بەڕاستیەکەی لەم کێشانەی کە دروست دەبێت چی ژوورە بازرگانەکانی هەرێم بێت یاوانی عێراق بێتن سەر بەو یەکێتی ژوورە بازرگانین ئەوان زیاتر لە جارانی پێشوشدا کە کێشەمان هەبووە ئێمە بەڕاستیەکەی ناتوانین مەسەلەن سەلاحەتی ئەومان نییە ژووری بازرگانی مباشر لەگە وەزارەتی بازرگانی یا هەر وەزارەتی تر ئەم کێشانە باسکەین لە ڕێگای اتحادی ژوورە بازرگانەکانی عێراقەوە کێشەکانمان دەگەێنینە ئەوێ ئەوانش لەوێەوە بە مباشری مخاتەبەی لایەنی پەیوەندیدار دەکەن. بەڵێ دکتۆر لە ڕووی خواردەمەنی و ئێستا گرفت بۆ چ خواردەمەنیەک لە کەرکووک دروست بووە یاخود بە دیاریکراوی مەبەستم ئەوەیە چ خواردنێک دەست ناکەوێت لە کەرکووک؟ بەڕاستیەکەی ئەوەی کەوا ئێمە ئاگادارکراوینێتەوە وەکو ژووری بازرگانی کەرکووک ئێستا کێشەی خستنە ڕووی یا وابزانم ئەوەی کە باسیەکان ئەو بازرگانانەی کە هاتوونەتە لای ئێمە و کێشەکانیان گەیاندووە زیاتر بابەتی برنجە ئەو کێشەی کە سەرچێکەیە خۆدانیش دەزانین بەڕاستیەکەی ئێتر ژماری دانیشتوانی کەرکووکیش بەهۆی ئەم حسایەوە زیاتر لە ملیۆن 150,000 کەسە کەمبوونەوەی هەر خستنە ڕوویەک لە بازاردا دەبێتە هۆی بەرزبوونەوەی نرخ لە بازاردا و هیوادارین ئەم بابەتە چارەسەر بکرێت لە چەند ڕۆژی داهاتوودا و بابەتەکە هەر ئەوەش نییە بەڕاستی خۆی سستیەکی گەورە لە بازاردا هەیە یعنی جوڵەی بازرگانی بەهۆی ئەوەی کەوا داهاتی عێراق کەمی کردووە و بەشە تەشغیلیەکەی زیاترە لە بەشە بڵێن ئیسیسماریەکەی هەر جوڵەی بازرگانی و داهاتی خەڵک و هەموو تاژێکی عێراقی کەم بووەتەوە لەبەرەوە هیوادارین لە چەند ڕۆژی داهاتوودا ئەم کێشانەی کەوا ئێستا دروست بووە لە کەرکووک و ئێمە وەکو ژووری بازرگانی خۆمان بە پرسیار دەزانی بەرامبەر ئەم کێشەیە لایەنە پەیوەنددارەکان ئاگادار بکەینەوە لە چەند ڕۆژی داهاتوودا ئەم کێشەیە چارەسەر بکرێت. بەڵێ دکتۆر وەک ئاشکرا چەند بازگەیەک لە هەولێرەوە ئەچێتەوە سەر کەرکووک لە بەغا بە هەمان شێوە لە سلێمانی و بە هەمان شێوە چەند بازگەیەک ئەچێتەوە سەر کەرکووک پرسیارەکەم وەیە بە دیاریکراوی ئەم گرفتە لە بازگەیەکی دیاریکراو دروست بووە یاخود هەموو بازگەکان ئەگەر وابێت ئایا ئەمە تعمیم نەکراوە؟ بڵێ خۆ دەزانی کەرکووک بە دوو بازگەی سەرەکیەوە بەستراوە بە هەرێمی کوردستانەوە یەکێکیان کەرکووک هەولێر ئەوەی تریان کەرکووک سلێمانیە لە بازگەکانی کەرکووک ئێمە کە ئەوەی کەوا ئیتیساڵمان کردووە لەگەڵیاندا یعنی بەشێ دروست کردووە لە پێش بازگەکەوە ئەو بەشە پێک هاتووە لە چەند لایەنێکی پەیوەندیدار کە چەیکی ئەو مەوادانە دەکەن کە لە هەرێمەوە دێن بۆ ناو کەرکووک
ئێمە لەگەڵ بازێکە قسەمان کردووە چەند جارێک ئەڵێ پەیوەندی بە ئێمەوە نییە ئەوان چەیکی ئەو ماوادانە دەکەن کە لە هەرێمەوە دێت بۆ ئەوەی لای ئەوان ئۆکەیان بدرێتێت و ئێمە هیچ ڕێگریەک ناکەین. ئێمە ئەم جارێکە بڵێن لیشتەکەمان پێکێناوە لەگەڵ لانی پەیوەنددارەکە قساکەین مباشر لەگەڵ ئەو جیهەتە کۆنتترۆلی کە پێش بازگەکە بڵێن بەرپرسیارە لە هاتنە ژوورەوەی کەلوپەل بۆ ناو کەرکووک مباشر لەگەڵ ئەوانەیە دادەنیشین و لە هەردوو بازگەکەش بەڕاستیەکەی ئەم بابەتە هەیە بەڵام ئەوەی کە تێبینیمان کردووانی گدێنێ لای ئێمە زیاتر لە بەشی بازگەی سلێمانی کەرکووکەوەیە. بەڵێ دکتۆر ئەمێ پرسم کەرکووک تەنها هاورداکە یاخود هەنارداکات پرسیارەکەم بە دیاریکراوی ئەوەی ئایا گرفت لە هێنانی کەلوپەل و شت دروست ئەبێت یاخود بە هەمان شێوە کە لە دەرەوەی کەرکووکی دەچێتە دەرەوە. بێگومان کەرکووکیش وەکو هەموو عێراق وڵاتێکی هاوردەکارە بە ڕێژەی لە 1985 کەرکووک یەکێ لەو شارانە نییە یەکێ لەو شارانە نییە کە هەناردەی هەبێ وەکو هەموو شارەکانی تری عێراق هاوردەکارین واحتیمادی ناو بازارش ئەگەر بڵێن عینەیەکی عەشوایی لە ناو بازار وەرگرین هەموو ئەو بابەتانەی کە عرض کراون ناو بازاردا بڕواکە لەو ڕێژەیە زیاتر هەمووی هاوردەکارە بۆی عێراق ئەبێت بۆ ئەوەی کێشە لە بازاردا دروست نەبێت چارەسەرێکی گونجاو بۆ ئەم قۆناغە دروست بکات کە ئاڵگۆڕی بازرگانی بە تایبەتی لە ڕووی خۆراک و داودەرمانەوە ئاسانکاریەکی تەواوی بۆ بکرێت بۆ ئەوەی ئەو قاعدەی کەوتم قاعدەی خواست و خستنە ڕوو کێشەیت بۆ دروست نەبێتن و هاوڵاتی بێتە قوربانی لەسەر ئەو بابەتە. بەڵێ دکتۆرە پرسم ئەگەر ئامارت لابێ یاخود زانیاری وردت لە بەردەسا بێت ئەو خواردن و کەرەستانی ئەم ساڵ هاوردەکراوە بەراورد بە ساڵی ڕابردوو چۆنە ئایا کەم بۆتەوە یان زیاد بووە؟ بەڵێ بێگومان ئەوەی کەوا ئێمە ئاگادارین و ژووری شیکردنەوەی ئابووریمان هەیە لە ژووری بازرگانی کەرکووک سیستێکی گەورە لە بازاردا هەیە کە سیستێکی گەورە لە بازاردا هەبوو خۆی ئەسڵی بابەتەکە کێشەکە لە میزانیەی 2024 هەیە چونکە کە بەشە تەشغیلیەکە زیاد بوو بەهۆی ئەو بارگرانیەی عێراقەوە کە هەیەی کە زۆربەی داهاتەکەی بەهۆی موچەوە لە دەسەدات طبعا بێگومان ئێمە وڵاتێکی هاوردەکار بین تاسیراتی زۆری کردووەتە وەکو پێتم وت بەڕاستی ئێستا سیستی بازار و جوڵەی بازرگانی وەک ئەوەی کە من لە کەرکووکا کردو بە لە ژێر دەستمانایە ڕێژەی سیستی بازار و هاوردەکردن لە 1985 کەمی کردووە. بەڵێ دکتۆر ئەگەر ئەمەشان ئەڵێم ئەگەر ئامارە لابێ خوزانیاری لابێت جوڵەی بازرگانی بە شێوەیەکی گشتی لەم ساڵدا بەراورد بە ساڵی ڕابردوو چۆنە؟ بەڵێ بێگومان ئەوەی کە ئێمە ینی سلسلە زەمەنیەکەی کە لە ژێر دەستمانایە عێراق لە دوای 2023ەوە بۆ ئێستا جوڵەی بازرگانی و ئاوەدانکردنەوەی عێراق تا 2014 بوو بەڕاستیەکەی چونکە 2014 کە بڵێن داعش هات تاسیراتێکی زۆری لەسەر اقتصادی عێراق کرد عێراق تەوجیهاتی هەمووی بەرەو شەڕەکە برد دوایەوە بەڕاستی ئەوەی کەوا بینیمان لە 2019 و 20 کۆرۆنا هات ئەمانە تاسیراتێکی زۆر گەورەی کرد. عێراق اعتمادی على بڵێن شەرایینی داهاتی لەسەر نەوتە هەر کات ئیسا عێراق بەڕاستی پێت بڵێم لە ژێر هەڕەشەی دوو هەڕەشەدایە. هەڕەشەی یەکەم ئەوەیە کە عێراق داهاتەکەی پەیوەندی بە نرخی نەوتەوە هەیە ئەوە دەبینی چەند مانگێکە نرخی نەوت نزیک بۆ تۆ لە هەفتە و هەروەها ئەو داهاتێک کە نەوتی عێراق دەیفرۆشێت مباشر بۆ خۆی ناگەڕێتەوە هەر ئەسمەیەک هەر کێشەیەک لەگەڵ ئەمریکا و لە ناوچەکە دروست بێتن عێراق لە هاوردەکردنەوەی ئەو دۆلاری کە فرۆشتێتی لە نەوتەوە کێشەی بۆ دروست دەبێت بۆیە عێراق دائیمەن لە ژێر هەڕەشەیە بوو ئەوەی کە من تێبینیم کردووە تا ئێستا عێراق قەت لە ماوەی 100 ساڵی دروستی بوونی دەوڵەتی عێراقیە لەبەر اعتیمادی کردووەتە سەر نەوت قەت خاوەنی ئابووریەکی بەهێز نەبووە عێراق خاوەنی داهاتێکی بەهێزە بەڵام بەداخەوە ئەم داهاتە بەهێزە نەتوانراوە ڕوویا و استراتیژیەکی ئابووری سەردەمیانەمانە بێت بۆی بتوانین داهاتەکەی کە هەمانە بە شێوەیەکی تەشغیلی بەکاربێنی بکەنە بڵێن بیکەنە بەشێکی ئیسtismاری و عێراق نەجاتمان بووە لەم هاوردەکردنە یعنی بەڕاستی 45 ملیۆن ژمارە دانیشتوان کە لە ساڵی 2023 ژماری دانیشتوان عێراق نزیک دەبێتەوە لە 50 ملیۆن بەم عەقڵەتە ئیقتصادیەی ئێستا بەڕێوە ناچێت
چونکە تۆ احتیمادی کولیت لەسەر هەناردەی نەوت بێتون ئەو داهاتی دەست دەکەوێت و ماگانە دابەشی کەیتە سەر موچەخۆرەکان و بەشە ئیسیسماریەکەت بەم شێوە سیستێم مێنێتەوە عراقیش يعني بەپێ احصایەی کە لە ئەخیری ئەمجارە دەستکات ئەوانەی کە بڵێن لە فیئەی وەبەرهێنان و ئیشکردندان ڕێژەیەکی بەرزە کە نزیکەی ڕێژەکەی زۆر بەرزە کە عراق مەوادە ئەوەلی و سەرمایەداری و سەرمایە و هەروەها ماوەدی ئەوەلی هەیە بۆ ئەوەی هەروەکو وڵاتانی تر بتوانێت خۆی نەجاتدا یا خۆی ڕزگارکە لەو هاوردەکردن و ڕوو بکاتەوەی کەوا بڵێن بەرهەمی ناوخۆ لە وڵاتێکی هاوردەکار و بڵێ وڵاتێکی بەرهەمهێن وڵاتێکی وەک تورکیا کە یەک قەترەنەوە هەناردە ناکات ساڵانە بۆ 8 ملیۆن 260 ملیار هەناردەی هەیە. عراق بێگومان ئێستاکانە ئێمە 1 ملیار دۆلاریش ساڵانە بڕوان ناکەم هەناردەمان هەبێتن ئەخرەمەش ناکرێتن ئێمە یعنی ڕوویا استراتیژی ئەم سەردەمە تەکنۆلۆژیا و عقلیەتە و ئەو هەموو گەنجەی کەوا هەڵگری بڕوانامەی باشن کە جیاوازە لە سەردەمی وڵاتەکەمان ڕوو نەکاتە وڵاتێکی بەرهەمێنان هەر هاوردەکار بین. بەڵێ دکتۆر من دواپرسیارت ئاڕاستاکەم هەر لە ڕووی هاوردەوە چ کەرەستە و خواردەمەنیەک چ کەرەستە و خۆراکێک گرفتی بۆ دروست بۆ و بەکەمی ئەگاتە کەرکووک ئەمە تا چەند قەیرانی بۆ شارەکە دروست کردووە هەڵبەت لێکەوتەی تریشی لێکەوێتەوە. بەڵێ بەڕاستی ئێمە وەکوتم لیژنێکمان پێکەناوە لە ژووری بازرگانی کەرکووک لە چەند ڕۆژی داهاتوودا بە شێوەیەکی فەرمی بەدواداچوون هەم لە ناو بازار هەم لەگەڵ بازرگەکان هەم لەگەڵ لاری پەیوەندیدارەکان لایرەکان پەیوەندیدار ئاگادار دەکەینەوە کە لە داهاتوودا ئەگەر بەم شێوەیە ڕێگری بکرێت لە هاوردەکردن و داخلبوونی مەوادی بەتابەتی خۆراک بۆ ناو شاری کەرکووک لە ئەنجامە سلبیەکانی لایەنەکان ئاگادار دەکەینەوە وەکوتم ئێمە وڵاتێکی موسڵمانین بەتابەتی لە 2 مانگی داهاتوودا لەوانەیە خواست لەسەر خۆراک زیاد بکات بۆی مانگی ڕەمەزانی پیرۆزەوە هیوادارین و خەڵکی کەرکووک دڵنیا دەکەینەوە چۆن لە کاتی ئەزمەی ڕابردوودا چ لە داعش و چ لە کۆڕۆنا ژووری بازرگانی کەرکووک دەورێکی باڵای جێڕا کە ناهێڵین بە هیچ شێوەیەک قاعدەی خواست و خستنە ڕوو تێک بچێت خوا زیاد بکاتون و نرخ بەرزەوە بێتەوە هاوڵاتیان دڵنیا دەکەینەوە بە دڵنیاییەوە ئەوە نابێتە گرفت بۆ شارە خۆشەویستەکەمان شاری کەرکووک. بەڵێ بەڕێز دکتۆر ئەمەر مامۆد جێگری سەرۆکی ژووری بازرگانی کەرکووک سوپاس ڕاستەوخۆ لە کەرکووک و لەگەڵمان بوون سەرکەوتوو بن.